ئەمڕۆ لەم بۆنەیەدا جەنابی جێگری سەرۆکی حکوومەت دیارکیان بینی بە بەسەرکردنەوەی کۆمەڵێک ئافرەتی بەڕێز لە ناو بەڕێوەبەرادی گشتی کارەبای سلێمانی ئێمە کە لە وەرشەی مەحەویلات کۆمەڵی ئافرەتی خاوەن ئەزمون و مانوو لە چاکردنەوەی گۆڕەڕەکان لە بۆ هەموو پارێزگای سلێمانی سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ هەنگاوەیان بۆ بەسەرکردنەوەی ئەم تیمە دیارە جێ خۆشحاڵی ئێمە و کارمەندانە کە ئەم بەڕێزانە ساڵانێکی زۆرە هاوشێوەی براکانیان توانیویانە بە ئەرکومانوبوونی خۆیان ڕووناکی لە شار و شارۆچەکانی پارێزگای سلێمانیە دابین بکەن. جێگەی دەستخۆشیە بەسەرکردنەوەی کۆمەڵی ئافرەت کە زۆر ماندوونە ناسانە کارەکانیان ئەەکەن لە وەرشەی چاکردنی محەویلەکان کە شەو و ڕۆژان خسۆتە سەر بۆ ڕووناکردنەوەی ماڵەکانمان و گەڕەکەکانمان. هەر یەکێک لەم گۆکەدە داری لەو دارانە هەیە نەپێویست پاش 5 ساڵ 6 ساڵی ئاگاو لێوی لە ئاودان ساری دادێ لە 5 جاری زیاتر ئاو نادە. ئەمڕۆ ئێمە وەکو سنتەری ڕۆشنبیری بە هەماهەنگی لەگەر ڕێکخراوی لۆف برج هاتووین بۆ ئەم گوندە گوندی گڕاو دارمان بۆ هێناون داری فستق کە لەو گوندە ئەم بەرهەمەیە پەرە پێ بدەن تاکو لە دوا ڕۆژ ئێمەش بەرهەمی فستقمان هەبێ لەو دەڤەرە و لەو ناوچەیەدا. من وەکو مختاری گوندی گڕاو ئەمڕۆ لەلایەن ئەو بەڕێزانە هەستان بەدا بەشکردین داری فستق بەسەر 20 سال هاوڵاتی لە گوندەکەمان زۆر سوپاسیان ئەەکەم لەبەرەوەی ئەو دارەدارەی زۆر بە ئیسفادەیە و بەرهەمێکی چاچی هەیە داوا لە خەڵکی گوندیشەکەم کە ئەو دارانان وەرگرتیا خزمەتێکی باشی بکەن ڕاچاوی ساڵانی داهاتوو بکەن ئێستا دەچینن 2 سال 3 سال پاشان ئیسفادێکی یەکجار زۆری هەیە. منطقه گردشگری مرمیشوه منطقه ترگاور یه دریاچه مرمیشوه اکثرا جماعت ایتالیا به خود درونی تخوری و سیاحتی و کیفی و چوخی 50 ریادشن ادرسی هنیه 50 جی کیفی جی سیاحتی فقط بیت لطفا که بکن زیده وش قرمش قلی خونه وج نونده و وش که مراعاتی بکنده. ایرا گلیه مارمیشود بجنه گلیه مارمیشود سر به منطقه ترگوره یکی جید زور گلک جوان جید گشتیاریه لمنطقه ترگورده گلیه مارمیشو او کم کاد نسردان و ایرا بداخه و جینگه پاریزی لیره گلکیمه ام دخوزی لخالکیت کن لجماعت کن اگر تینا سردانه و گلیه کبراسی جیه که گلک خوشه یعنی دشیم بیجین جیه که نسبت به مناطق دی جیه که دستیه که خواهش لجماعت کن لجینگه پاریزی لشکاندنا داره اوانه حتما رعایت بکن